لە یادی سێ ساڵەی کۆچی دوایی سەرۆک مامجەلالدا پەرلەمانی کوردستان مەراسیمێکی شایستەی بە بەشداری سەرجەم فراکسیۆنەکان بەڕێوە برد و تاجەگوڵینەی ڕێز و وەفای سەرجەم فراکسیۆنەکان لەسەر وێنەی سەرۆک مامجەلال دانرا. ئاستەمە بۆشایی کۆچکردنیمان بە ئاسانی پێپڕ ببێتەوە، بە تایبەت کە باوەڕی سەرۆک مامجەلال بەکاری پێکەوەی و سەقامگیری سیاسی هەلومەرجی ژینگەیەکی تەندروستی بۆ گەشەکردنی هەرێمی کوردستان لەسەر تەواوی ئاستەکان ڕەخسانە بوو. سەرۆکی فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان و پێکاتە جیاوازەکان ڕۆڵی سەرۆک مامجەلالیان بەرز نرخان لە دامەزراندنی پەرلەمانی کوردستان و مامجەلال با بڵێن پاش مردنی هەرکەس زانی کە جێی بۆش بووە، چکە لە سیاسەتی عێراق و لە سیاسەتی کوردستان و خاستان لەگەر پێکاتەکان بەڕاستی مامجەلال دەورێکی زۆر مهمە بوو. بە لەدەستدان و بە کۆچکردنی مامجەلال بۆشایەکی گەورە لە نێو بزاوی ڕزگاری خوازی گەلەکەماندا بەدیار کەوت. صفەتی چەپکە گوڵەکە کە دروشمی بەڕێزیان بوو، ئەوە مەبدەیەکی زۆر گەورەی پێکەوەییە. هەرێمی کوردستانی پاراست لە قۆناغێکی زۆر هەستیارە. بۆ هەرێمی کوردستان دوای ماڵئاوایی سەرۆک مامجەلال بارودۆخی هەرێمی کوردستان تێکچوو، یەک ڕێزی نێوماڵی کورد لە ئاستی پێویستدانیە. بۆیە کلێنی مامجەلال کلێنێکە کە ڕەنگە لە مەجالێکی زۆر دوور بە ئاسانی پڕ نابێت. ڕابرە گەورانی کە دایم پشتیوانی کاری خەباتی پەرلەمانی کردووە و پشتیوانی ئەوەی کردووە کە هەموو دامەزراوەیەکی هەڵبژێراوی کوردستانە و ڕێزی لێ بگیرێ. یاد و یادەوەریەکانی سەرۆک مامجەلال لای پێکاتە و نوێنەرانی سەرجەم پێکاتەکان بە زوندی ماوەتەوە و نوێنەری پێکاتەکان ڕۆڵ و خەباتی سەرۆک مامجەلال لە دروستکردنی حکوومەت و پەرلەمان و دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەرز دەنرخێنن. سەرباز محەممەد، گەلی کوردستان، تەلاری پەرلەمان.